بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ باز لە مامۆستایانی ئاینی ئیسلامی و ڕێکخرا و دەستگا بانخوازیەکان دەکەین. دەشپرسین ئایا ڕێکخرا و دەستگا بانخوازیەکان و ئایا مامۆستایانی ئاینی ئیسلامی و وتاربێژان تا چەند کاریگەریان لەسەر کۆمەڵگە و دەسەڵات هەبووە و دەشپرسین ئایا ئەگەر فشار و سانسۆر بخرێتە سەر وتاری مامۆستایانی ئاینی ئیسلامی لە مینبەرەکانەوە تا چەند ئیجابی و باشە و ئایا ئەگەر مامۆستایانی ئاینی و وتاربێژان وتارەکانیان لەلایەن دەستگایکی تایبەتەوە بۆ ئامادە بکرێ و بنووسرێتەوە ئەو کاتە وتاربێژێکی سەرکەوتوو دەبن یان بێژەرێکی سەرکەوتوو. لەم بەرنامەیەدا لەگەڵمان بن بە بەشداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدولفەتاح بەهێیی بەرپرسی ڕێکخراوی ئاڵای سپی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە سوپاسەکەین و هەروەها مامۆستا شاخەوانسیا مەنسووری وتاربێژ و هەروەها مامۆستا محەممەد کلکەسماقی نوێنەریەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لقی سلێمانی و هەروەها بەڕێز مامۆستا نەرمی مستەفا نوێنەری تۆڕی دەروازەی چاکە بۆ هۆشیاری و بۆ بانگەواز و هۆشیاری کۆمەلگا بەخێربێن. دکتۆر ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم، پێکەوەژیانی ئاشتیانە لە کۆمەڵگەی ئێمەدا لە هەرێمی کوردستان لە حاڵی ئێستادا لە ئاسێکی نۆرمەڵ و باشدایە و ئەو کاریگەری و تەسیراتەی کە هەیە بۆ پێکەوەژیانی ئاشتیانە یعنی بە ئاقاری سلبیە چی ئەگەر جەنابەت ئاماژەی پێ بکەین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. بێگومان پێکەوەژیانی ئاشتیانە واتە پێکەوە هەڵکردن و یەکتر قبولکردن و ڕێزگرتن لە بیر و بۆچوون و بیرکردنەوەی یەکتری، ئەمەش لە کاتێکا لە کۆمەلگایەکە کەوا چەندین دیانەتی جیاواز یا مەذهبی جیاواز یا ئایدۆلۆژیە جیاواز هەبێت و پێکەوەژیانی ئەم شتە جیاوازانە ئەم ئاین و مەذهب و ئایدۆلۆژیە جیاوازانە ئەگەر بتوان پێکەوە هەڵبکەن، ئەگەر بتوان ڕێز لە یەکتر بگرن، ئەگەر بتوانن بە گژیەکچوونی تێدا دروست نەبێت، معناوە ئاستێکی باش وەعی و تێگەیشتن و ڕۆشنبیری لە ناو تاکەکانی ئەو کۆمەلگایەدا هەیە. دیارە پێکەوەژیانی ئاشتیانە کە پەیوەستە بە وەعی و تێگەیشتنی هاوڵاتیان و هەروەها کاربەدەستان و هەروەها مثەقف و ڕۆشنبیرەکانی ئەو شار وڵاتە دیارە هەمووی لە ئاستێکی دیاریکراوە نییە، لە شارێک و بۆ شارێک، لە وڵاتێک و بۆ وڵاتێک، لە کاتێک و بۆ کاتێک ئەگۆڕێت. بەنسبەت هەرێمی کوردستانیشەوە هەمومان دەزانین کە هەرێمی کوردستان چەندین ئاینی جیاوازی تایە، چەندەوە مەذهبی جیاوازی تایە و ئەفکار و ئایدۆلۆژیا و بیربۆچوونی جیاوازی تێدا هەیە. ئەگەر بێت و ئێمە مقارنەیەکی هەرێمی کوردستان بکەین بە دەوروبەری خۆمان بە هەندێک لە وڵاتانی دەوروبەری خۆمان، ئەتوانین بڵێن ئەگەر چی وەکو جێگەی تموح نییە کە بڵێن وڵا هەرێمی کوردستان هەرێمێکی زۆر پێشکەوتووە لە ئاستێکی بەرزدا لە پێکەوەژیانی ئاشتیانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتوانین بڵێن ئاستێکی باشی بڕیوە و مقارنە بە چاو عێراق و بە چاو وڵاتانی دراوسێ بە چاو شوێنانەی تر لە ئاستێکی باشدا تا ئەندازەیەک توانویەتی پێکەوە هەڵکردن و یەکتر قبولکردن و پێکەوەژیانێکی جنابەت بە ئیجابی لێڕوانی لەو حاڵەتە بە ئیجابی لێڕوانی لەو حاڵەتە و هۆکارەکەی چیە؟ ئایا ئەمە پەیوەندی بە بڵین پێکاتی کۆمەڵایەتی بڵین هەرێمی کوردستانەوە هەیە کە زۆرینەی ئاینێکی دیاریکرا و مەسەبێکی دیاریکراون، ینی اختلافی مەذاهب کەمترە لێرە لە هەرێمی کوردستان لە ئێمە ئەیگەڕینەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. یەکەم ئاینی سەرەکی لە هەرێمی کوردستان ئاینی ئیسلامی پیرۆزە. ئاینی ئیسلامیش لە هەر شوێنێک بەڕاستی و دروستی بخوێندێتەوە، بەڕاستی و دروستی تێبگەیت و پیادەی بکەیت، ئەوە ئاشتیەکی پێکەوەژیانێکی ئاشتی و کۆمەڵایەتی لەو شوێنەدا بەرقەرارە بێت. و ئێمە هەرێمی کوردستان، هاوڵاتیانی هەرێمی کوردستان، مسلمانانی هەرێمی کوردستان بە چاو دەوروبەر و بە چاو زۆرێک لە وڵاتانی ئیسلامی خوێندنەوەیان و تێگەیشتنیان و پیادەکردنیان بۆ ئاینی ئیسلام لە زۆربەی وڵاتەکانی تر باشترە. و تێگەیشتنی ئێمە بە شێوەیەکی ڕاست و دروست بۆ پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بۆ ژیاننامەی پێغەمبەر و هاوڵان و تەعاملکردن و مامەڵەکردنیان لەگەڵ باقی دیانەکانی تردا کە لە شاری مەدینەدا لە یەهودیەت و لە نەسرانیەت و لە مشریکین و لە هەموو جۆرێکی تێدا هەبوو
هەڵکردنی ئەوان لەگەڵ ئەوەشدا کە دەوڵەتی پێمەسەسم دەوڵەتی دەسەڵاتدار بوو هەموو هێز و قوتێک لە دەست ئەوە بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیویانە کە ڕێز بۆ هەموو لایەنەکاندا بن حڕیەت و ئازادی بدەن بە هەموو خاوەندیانەتەکان بەبێ ئەوەی کەوان ناچاریەکیشیان هەبێ بەڵکو لەبەر ئەوەی خودی پەیامەکە خودی پەیامی پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگەشە ئەکا بۆ ڕێزگرتن لە یەکتر بۆ یەکتر قبولکردن بۆ ئازادیدانی بیرۆڕا بە هەر یەکێک لە باقی ئەو زۆرگاتانی ترکە لە کۆمەلگایە. دیارە جنابەت ینی گەشتبینی بۆ بابەتە لە ڕووی مەزاهیب و لە ڕووی ئاینیەوە بڵین لە ڕووی مەسەبی ئاینیەوە لە هەرێمی کوردستانە کەواتە پێکەوە ژیانەکە تا ڕادێکی باش لە پێشەوەیە کەوتم جێگەی تموح نییە لە ئاستێکی وانە کە بڵین زۆر باشە بەڵام گەشتبینم و ئومێدەوارین کە ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو باشتر بڕوات ئەوش ئەکەوێتەوە سەر ئەوەی کە زیاتر هەوڵدانی ڕۆشنبیرەکانمان مامۆستایانی ئاینی ڕێکخراوەکان کە بتوانن ڕۆشنبیریەک وەعێکی کۆمەڵاتی دروست بکەن وا لە تاکی کۆمەلگا بکات کەوا یەکتر قبول بکات یەکتری خۆش بێت لەسەر بنەمای ئینسانیەت و هاوڵاتی بەڵێ هەرچەند بابەتەکە زۆر هەڵەگرێ و زۆریشی پێویستە بەڕاستی بەڵام لە چی ترا تۆ بە پێویست تێزانی پێکەوە ژیان هەبێت لە ڕووی بڵین جیاوازی سیاسی بیرروبۆچوونی سیاسی و اختلافاتی ئایدۆلۆژی ئەمڕۆ کە وازحە و لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵێ بێگومان ئێمە کاڵێن پێکەوە ژیان لە هەموو ڕووەکانەوە تەنها بریتی نییە لە ڕووی ئاینیەوە یا تەنها لە ڕووی مەسەلەن مەذهبیەوە یا لە ڕووی سیاسیەوە بەڵکو هەموو ڕووەکان پێویستە هەمووی بگرێتەوە لە ڕووی سیاسیەوە هەمومان نەزانین کە هەرێمی کوردستان پێکاتێکی سیاسی جۆرا و جۆری تێدا هەیە چەندین فکرەی جیادیای تەیە لە چەپ لە ڕاست لە ئیسلامی لە علمانی لە هەموو شوێنەکان ئەگەر بێت و ئێمە وەعی و تێگەیشتنێک هۆشیارێکی کۆمەڵاتی لە نێو قیادەکانەوە شۆڕ نەبێتەوە بخوارەوە هەم لە ئاستی قیادە و سەرکردایەتی حیزبەکانەوە هەم لە ئاستی کۆمەلگا و تاکی کۆمەلگاوە ئەبێ ئەم هۆشیاریە هەبێت هەتاکو بتوان بەیەکەوە بژین ئەگەر بێت و ئەو هۆشیاریە لە ئاستێکیانە هەبێ بەڵام لە ئاستەکەی ترانە بێ ناتوانێت و خۆی هەدەف و ئاماجی خۆی پێکێت بەڵکو بێت لە هەموو ئاستەکانە بە ئەندازەیەکی باشە بێ هەتاکو بتوان بەبێ بە گژیەکچوون و تێکەڵ پژان بتوانن ژیانی ئاسایی و سیاسی خۆیان بەڕێ بکەن. دەستخۆش بێ ساڵ دکتۆر دواتر ئەگەڕێم وڵات ئەوسا شاخەوان جەنابەت وەکو وتاربێژێک ئەوەی کە ئەمڕۆ باز دەکرێت ئەو بابەتە گەرمی کە ئەمڕۆ هەیە بڵین سانسۆر خستنە سەر هەندێک یان بەشێکی زۆر لە وتاری زانایانی ئاینی ئیسلامی وتاربێژانی مزگەوتەکان لەم کاتە یعنی ئەوەی سەرنج ئەدرێلی بابەتێکی سیاسی و ئەخێنراوتە ناو ئەوەی کە گوایە پێویستە وتارەکان لە ئاسی پێویستە بنووە وتارەکان لە ئاسی پێویستانی وەکو کەڕەخنەی لێ ئەگیرێت جەنابەت خوێندنەوەت بۆ ئەو واقعە چۆنە لە هەرێمی کوردستان بەعام وتاربێژان تەبان کەم و کوڕی هەرە بێت بەڵام لە ئاسێکی گشتیە تا چەند تۆ وتاربێژێک ڕازیت لە ئاسی وتاربێژان لە هەرێمی کوردستان لە ئەدای وتاربێژان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە دوورە خرێنەوە و فشارە خرێتە سەریان ئەوە یعنی بەفعلی شێوازێکی دروستە ئەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خوشين برنامجان ليكم بخيراتنا ميونا برزان الشكم دیارە ئەو واقعی کە کوردستانی پێاتێ پەڕێت ئێستا بە تایبەتی مزگەوتەکان و بە تایبەتی تر مامۆستایانی ئاینی لە دوورخستنەوەیان لە مینبەری مزگەوتەکان لە دوورخستنەوەیان لە وتاردان ئەوە ئەگەر بابەتێکی ئیداری بێ بە تەبیعی وەریەگرین بەڕاستی ئەگەر بابەتێکی ئیداری بێ چونکە بۆ خۆشمان مامۆستایانی ئاینی مەرج نییە ئەوەی کە پێی بوترێ مامۆستای ئاینی یاخود زانای ئاینی کە مامۆستای ئاینی زیاتر جوانترە بەکاری بێنین چونکە هەموو کەسێک کە چووە سلکی مامۆستایەتیەوە مەرج نییە زانا بێت ئەوەی کە مامۆستای ئاینی بێت ئێمە بۆ خۆمان زۆر جار ڕەخنەمان لێ هەیە جاری وا هەیە لە هەندێ وتار دانیشین بۆ خۆمان لێ بێت تاقەتە بینە بێ و خەڵکە دامەوە چۆن بێت جاری وایە لە مزگەوتێکدا ئێمە لای مامۆستایەکی بەڕێز دانیشین سەعاتێک مامۆستا قسە بۆ خەڵکەکات پێمان وایە کە وتارەکەی کاریگەرێکی وای نییە ئەمانە هەیە بەڵام ئەمە لە هەموو مزگەوتێکە وان نییە مەکە من بەڵام ئەو مامۆستایانی کە ئێمە ئەیان بینین لە کوردستانی ئێستادا لە مواقعدا لە میحراب دوورەکرێنەوە لە وتاردان دوورەکرێنەوە ئەو مامۆستایانە نین کە خەڵک لەیان حاڵی نابێت ئەو مامۆستایانە نین کە خەڵک لەیلیان هەیە ئەو مامۆستایانە نین کە شەهادەیان نییە ئەو مامۆستایانە نین کە لە کوردستاندا وەکو وەزارەتی ئەوقاف بۆ خۆی باسێکە نیوەی ئەو مامۆستایانی کە تاعین بوونە نیوەی زیاتریان پیشیان ئیمام و خەتیب نییە بەڵام
ئیمام و خەتیبیشن لە هەمان کاتدا لە هەمان کاتێ دۆخەکە پێچوانێ لە هەمان کاتدا مامەڵەکردن تعامل جاری لەگەڵ وتاربێژەکانە وتاربێژان بەڵێ جیاوازی سیاسی لە کوردستانە بەداخەوە وای کردووە کە جیاوازی تعاملیش لەگەڵ مامۆستایانی ئاینی هەبێت مامۆستایانی ئاینی من پێم وایە زۆر لەوە گەورەترن بەڕاستی کە و میحرابی پێغەمبەر مینبەری زۆر لەوە گەورەترە بۆ کاری حیزبی بەکاربێ ئێمە زۆر جار وتومانە مامۆستایانی ئاینی ئەبێ کاتێکە داخلی مزگەوتە بن حیزبایەتەکە لە دەرەوە جێبێڵن حیزبایەتی نەبنە سەر مینبەر لەسەر میحرابی پێغەمبەر باسی حیزبایەتی نەکەن باسی بانگەشەی حیزبی نەکەن بۆ هیچ کەسێک لە دەرەوەی مزگەوت لە دەرەوەی میحراب مامۆستا و هەموو کەسێکی تر ئازادە چییە بەڵام لە ناو مزگەوتدا مزگەوت هەموو کەسێکی تایە مزگەوت لەو پەڕی چەپۆتیایەتی کە نوێژەکە ئێستا تا ئەو پەڕی ئیسلامی و کەسێکی باش بەڵام ئێمە لە کوردستانە کە ئایبینین بەداخەوە ئەوەی کە ئێستا ئایبینین سیاسەتە وای کردووە کە کۆمەڵی مامۆستای پسپۆر کۆمەڵی مامۆستای خاوەن شەهادە کۆمەڵی مامۆستا کە خەڵکی زۆر خۆشیانەوێن کۆمەڵی مامۆستا کە خەڵکی لیان ڕازیە کۆمەڵی مامۆستا کە لە خزمەتی خەڵکیدان بە شەو بەڕۆژ ئێمە ئەبینین ئەو مامۆستایانە لە مینبەر دوورەخرێنەوە ئەگەرنا مزگەوتی وایە 200 ئیمزای کۆ کردوێتەوە بۆ لابردنی مامۆستایەک بەڵام لایەن نەبردووە مزگەوتی وهەیە دار و دیوارەکەی بەدەست ئەو کەسەی کەدایان ناوە بەڕێەوەی ئەبات مامۆستایە لەوێ یان پیشەی مامۆستایان پێداوە هەر دووری ناخەنەوە خەڵکیەکەیە لە وەزارەتێکی ترەوە دێ لە وەزارەتی ئەوقاف پێشنوێژە وتار خوێنە بۆ خۆی مامۆستایە لە وەزارەتی تەربیەیە خەڵکی وهایە کاسبە دێ وتار پێشکەشەکات لە کاتێکدا وەزارەتی ئەوقاف ئێستا بۆ خۆی ئەڵێ ئێمە پێویستمان بە چەندین مامۆستای ترە کە تاعین بکرێ بەڵام مۆزوعەکە ئاوایە تاعین ناکرێ لەم کاتەدا کە ئێمە ئەزمەی مامۆستامان هەیە ئەزمەی وتاربێژی سەرکەوتومان هەیە ئەزمەی ئەومانەیە کە کۆمەڵی مامۆستای خاوەن پسپۆڕی تایبەت خاوەن شەهادەی تایبەت بێن لەسەر مینبەرەکان لەو کاتەیە ئەو مامۆستایانە لە ئەبرێن ئەمە بەشێکی زۆر لەم کێشانە کێشەی سیاسین بەداخەوە سیاست تێکەڵی هەموو ژیانی ئینسانەکان بووە بەداخەوە سیاسەتی خراپ طبعاً سیاسەتی خراپ تێکەڵی میحراب بووە سیاسەتی خراپ تێکەڵی دەوائیر بووە سیاسەتی خراپ تێکەڵی تەنانەت جاری وهەیە دوو کەس لە سەفی مزگەوتێکدا نوێژەکەن قاچیان جووت ناکەن لەبەرەوەی دوو حیزبی جان بەڕاستی ئەمە کێشەیەکە بڵێ فعلەن کێشەیەوەکو هەموو کایە و بڵێن شەریحەکانی ترش گرتوتەوە بەڵام ئەوەی مەبەستی ئەمە لەم بەرنامە ئەوەیە کە ئەم شەریحانە بڵین ومنە شەریحی مامۆستایانی ئاینی بیلئەخەص وتاربێژان ینی بۆ هەماهەنگێکی زیاتر وەرناگرن ینی تۆ پێ دوایە ئەمیش حیزبایەتی سیاستکردنە لەم حقلا و داخل بووە و ئەمانی پەرتەوازە کردو وتاربێژان ینی خۆیان بۆ بڵین هەچەند یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی هەیە بڵین لە هەرێمی کوردستان بەڵام دوجار ئێوە ژۆک وتاربێژان بۆ ینی لە یەکێتیەکە کۆ نابنەوە لە گروپێکە کۆ نابنەوە کە هەمووتان چۆنەڵێ فشارێکی زیاترتان بێ بۆی هەر کەسێک بە میزاجی خۆی بە بارێکی سیاسی نەتوانێت تەداخل لە ئیشی وتاربێژان و کارێکا بکە کە بەڕاستی دوجار ئەبێتە ڕخنەی بەشێکی زۆری کۆمەڵگە و دوجار خۆشتان کێشەکە ئەرزمکردن کێشەی سیاسیە ینی کێشەکە کێشەی سیاسیە مامۆستایانی ئاینی وەکو هەموو تاکێکی کۆمەڵگا دابەش بوونە بەسەرەوە حیزبانەیە کە لە گۆڕەپانی کوردستانە ئێستا کارەکەن بە ئەلمانی و ئیسلامیشەوە کوردستان پەکی نەکەوتو لە بەڕێکخراوە یەکێتی زانایان هەیە بەڵام بەشێک لە مامۆستایانی ئاینی یەکێتی زانایان بە نوێنەری خۆیان نازانن لەبەر چی لەبەرەوە یەکێتی زانایان جاری وهەیە لە کاتێکدا کە دەسەڵات ئەبێ قسەی لەسەر بکەیت دەسەڵات ئەبێ خۆی چاک بکات دەسەڵات ئەبێ خزمەتی خەڵک بکە یەکێتی زانایان بەشیان تەبەن بەشیان بەداخەوە ئەگەر نامە یەکێتی زانایان ئەندامی نوتایە و شانازی پێواکەن بەڵام یەکێتی زانایان زۆر جار ئێستیغلال کراوە بۆ حیزبی ئێستیغلال کراوە بۆ پەردەپۆشکردنی هەندێک گەندەڵی کە لە کوردستانە گوزەرەکە بەڕاستی ئێمە کێشەمان لەوە نییە کە مامۆستایانی ئاینی ناو حیزبێکە کارەکەن کێشەمان لەوەیە کە ئەم حیزبە ئەم مامۆستای ئاینیە خۆی بە شێوازێک تەسلیمی ئەو حیزبەکە هەرچی قسە و گوتاری هەیە لە حیزبە وەرگێ بۆیە ئەو قسەی کە کێشەکە لێرەوە دەستپێکە ئەو وتەی کە مامۆستایەکی ئاینی لەسەر دوور خراوەتەوە لە شاری هەولێر دەستخۆشی هەر هەمان وتە لە سلێمانی و هەڵەبجە و شارێکی تر بکرێت دەستخۆشی لێکرێ ئیدەن کێشەکە سیاسیە کێشەکە کێشەیەوە نیە ئەم مامۆستایە لە شاری هەولێر مەسەلەن یان لە شارێکی کوردستان قسەیەکی خراپی وتووە فەرموو ئێمە لە کوردستانە لیژنەی فتووامان هەیە
لیژنەی فتوامانەیە کە سەر بە یەکێتی زانایانە لیژنەی فتووا کۆمەڵی خەڵکی پسپۆڕ و شارەزا و ئەهلی دین و ئەهلی علمن با ئەو مامۆستایانی کە وەزارەتی ئەوقاف کێشەی لەسەر هەیە راپۆرتی لەسەر پێشکەش کردوون دەریانی کردووە لە وتار پێی وایە لەسەر شتێکی باشە با لیژنەی فتوای یەکێتی زانایان بە دوواداچوون کە ئایا ئەو مامۆستایە شتێکی وتووە لە وتارەکەیدا کە پێچەوانەی بنەماکانی ئیسلام بێ کە پێچەوانەی ئاشتی کۆمەڵایەتی بێ ئەو کاتە ئەگەر شتەکەی بالفعل جێی نەبووە لە تەرازوی ئیسلامدا ئەو کاتە و مامۆستایە با دوور بخرێتەوە لە میبەر بەڵام ئەم مامۆستایە لەبەرەوەی پشتگیری لە حیزبێکی دەسەڵاتدار نەکردووە لە سنوورێکە زۆرجار ئەو حیزبە تەسەڕوفێکی لەگەڵاکات کە لایق نییە بۆ مامۆستا ئاینیە ئەمە نەکرد لە هەولێرە لە دووهۆکە بە هەمان شێوەیە جاری وایە لە سلێمانیە بە هەمان شێوەیە لە هەڵەبجە بە هەمان شێوەیە لە کەرکووک بە هەمان شێوەیە ئیدەن کێشەکە زیاتر کێشەیەکی سیاسیە نەک کێشەی منهەجی و کێشەی خەتەئی مامۆستایانی ئاینی مامۆستا محەممەد جەنابەت وەکو نوێنەر یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لقی سلێمانی ئایا یەکێتی زانایانی ئیسلامی یعنی فعلا نوێنەرایەتی ئەو شەریحە دیار و کاریگەر و گرنگەی زانایانی ئیسلامیەکەن لە هەرێمی کوردستان؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم تەوەرە کە جێی خۆیەتی کە ڕاگەیاندنەکان ئێمە لە سەرتا ئەو بڵین کە ڕاگەیاندنەکان بێن ئەم شەریحانە لە نزیکەوە قسە و باس و گفتوگویان لەگەڵا بکەن ئابۆ شێوەیە بۆ ئەوەی کە باشتر لە حەدەس و ڕووداوەکان تێبگەین نەوەکە هێندێک شت ڕوو ئەدا هێندێک لە کەناڵەکان بەڕاستی وەکو کابراوتی نان و پیازی پێوە ئەخۆن بۆ ئەوەیە کە تۆزێک بازاری کەناڵەکەی خۆی پێگەرم کە دینە ئەمە تازە لەوەیە نەماوین ئێمە هەوڵ بدەین یعنی بە بچین و توێژەکان بە شەریحەکان بڵێن بۆ نمونە هەوڵ بدەین وەزعەکە ئاڵۆز بکەین زیاتر وەزعەکە تێبگەین زیاتر بەڵام ئەگەر بینە سەر ئەم بار و زۆرفە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان من کە دیارە کارگەڕی لقی سلێمانیم لە سلێمانیدا وەکو لقی یەکێتی زانایانی ئیسلام کوردستان من ئەوە وا تقریبا نزیکی بۆ 5 ساڵە چێ کە من کارگەڕی لقم لەو لقەدا و الحەمدلله بە خۆشحاڵیشەوە کە لە یەکەم ڕۆژەوە کە ئێمە چوینەتە ناو ئەو لقەوە و ناو ئەو شەریحەوە کە بووین بە چۆنەڵی بەرپرسیارەتێکمان خستۆتە سەرشانی خۆمان و وەکو بەرپرسیارەتیش هەڵمان گرتووە وەکو بارێکی قورس وەرمان گرتووە نەک وەکو ئەوەی کە بڵێن ئێمە وەکو منسەبێک یان وەکو ئەوەی کە چۆنەڵی نان پەیداکردنێک لەو بابەتە دیارە ئەمە لە یەکێتی زانایاندا نییە و ئێمە من دەتوانم بڵێم لقی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان توانیمانە بە ڕێژەیەکی ناتوانم بڵێم بە ڕێژەیەکی 100% خۆتانەکە ینی ئەمە لەوە چێ هاوڵاتی بە شوێ لی تێبگە بە تەناواسی لقی خۆتانەکەی ئەمە ئەخر من کاک یعقوب بەڵێ هەماهەنگی و چۆنەڵێ عقدێکی پتە نییە لە بینی لقەکانی بەڵام لێرەدا ئێمە یەکشت بڵین من ئیطلاعی تەواوم نییە بەسەر لقەکان هەموویەوە ئێمە لقمان زۆرە 16 تا 17 لقمان هەیە لقی گەرمیان لقێکی سربەخۆیە خۆی ئیشی خۆی کاری خۆی بۆ خۆی ئەیکا تا چەندێک ڕبت و پەیوەندی علاقەی هەیە لەگەڵ زانانی دەوروبەری خۆیدا هەموو یەک بەرنامەی هەیە بەڵێ ئەگەر بینە سەر ئەوە مەکتەبی تەنفیزی سەرۆکایەتی یەکێتی زانایان هەر هەموو یەک بەرنامەی هەیە بەڵام ئایا تەفعیلکردنی ئەو بەرنامەیە یان بڵێن بەگەڕخستنی ئەو پرۆژەیە کە هەیە کە پرۆژەی یەکێتی زانایانە کە یەکێتی زانایان ڕێکخراوێکی تازە نییە 21 نۆی 1970 دامەزراوە ئەمە ینی یەکێکە لە هەرە کۆنترین ڕێکخراو لە هەرێمی کوردستاندا پرسیارێکی تر بکەین عەفو ینی ئێستا هاوڵاتی لەوە چێ بۆی بینەر بۆی ڕوون نەبێت ئایا کاری سەرەکی ئێوە ینی بە دیاریکراوی و بە تەحدید ئەمە ئیش ئێوەیە وەکو ئەو ڕێکخراوی بڵێن زانایان چی بۆ زانایانەکەن یعنی ئێوە ئەکرێت ئێمە وا تێبگەین کە ئێوە حەڵقەیەکی وەصلن پەیوەندیەکن لە نێوان بڵێن ئەو شەریحەی زانایان و لەگەڵ بەرپرسارانی سەرەوە لە دەسەڵاتەکانی جێبەجێکردن. بەڵێ
بەو شێوەیە ئەگەر بە کورتی ڕوونی بکەیتەوە بەڵێ بە کورتی ئەگەر ڕوونی بکەمەوە کاک یاعقوب ئێمە بڵێن نەڵێن یەکەتی زانایان لە سەردەمانێک مامۆستای بەڕێز و لەوانەیە ئێستاش ئەوانەی کە زانایانی ئاینین کە ئێستا گوێیان لەم قسەی منە سەردەمێک هەبوو کە یەکێتی زانایان ئەسڵەن لە سەدا 50 زانایان هەر هیچ ئێعترافیان نەکرد بە یەکەتی زانایان و ئەسڵەن بە گوناهیشیان ئەزانی کە بچن ببن بە ئەندامتیانە بەڵام لە کاتێکا کەوا یەکەتی زانایان دەرگای تەواوی کردەوە بۆ هەموو زانایان و بەبێ فەرق و جیاوازی و بە تایبەتی لەم کۆنگرێ ئەخیردا و لەم دەورەی ئەخیردا کە ئێستا ئێمەتیایە کار دەکەین کە ئێمە بۆ نمونە دەرگامان کردوتەوە من ئەوکو تعبیر معبووکو تعبیرێک بۆ بۆلقەکەی خۆمان لەقی سلێمانی یعنی دەرگامان کردوتەوە بۆ هەموو زانایان بۆ هەموو زانایان ئەو زانانی کە هەر فکرێک و هەر ئایدۆلۆژیایکی هەبێت بڵێن مامۆستا ئەگە بەراورد دێ بکەین مامۆستایەکی ئاینی ئیسلامی وتاربێژێک بەڵێ یان بڵێن پێشنوێژێک بەڵێ ئەگەر لەگەڵ ئێوە بڵین لەو ڕێکخراوەی ئێوانە بێ وەدانەیەکی کەش لەو ڕێکخراوەی ئێوە بێ ئەمە فەرقیان چییە بەراوردەکەیان چییە چ مافێک ئەمە گرێتەوە ئیمتیازێک کە ئەم بگرێتەوە ئەوەی تریان نەگرێت بەڵێ کاک یاعقوب وەکو ئیمتیازات دیارە ئیمتیازاتی ئێمە وەکو یەکێتی زانایان یان ئیمتیازاتمان بەرگریەشی لێ کرێت کە لەو بکرێت و ئەمە دوو لایەنە لایەنێکیان ئیمتیازاتە ئیمتیازاتمان نییە ئێمە وەکو یەکێتی زانایان بڵێن بۆ من ئێستا یەکێتی مامۆستایان هەیە ئابوونیان هەیە مانگانە هەر لە معاشەکەیان لەو سەرۆلەیان ئەبڕدرێت و نەسرێکی زۆر بەرفراوان و زەبەلاحیان هەیە ئێمە وانی هی ئێمە ئێستا حالیان بۆ نمونە وەکو چۆن ئەم ئەزمەدارایە ڕووی کردوتە هەرێمی کوردستان ڕووی کردوتە یەکێتی زانایانیش يعني هەر لە مەکتەبی تەنفیزیەوە لە مەکتەبی تەنفیزیەوە تا ئەگاتە لقەکان بۆ نمونە هەر لقی ئێمە وەکو یەکێتی زانایان ئێمە لە بینایەکا بووین بەکرێ ئێستا کرێکەمان بۆ نادرێ ناچار چوینە ناو مزگەوتێکەوە ئەمە لایەنێکی تری وەکو پشگیری ینی ئایا فەرق و جیاوازی هەیە لەگەڵ ئێستا لەگەڵ زانایەک مامۆستایەکی ئاینی کەوا ئەندامنێ لە ڕێکخراوەکەی ئێمەدا یان لەگەڵ مامۆستایەکی تری ئاینیدا کە ئەندامە من خۆم نمونەیەکی حازرم لە بەردەستایە لەو ماوە پێشوە دوو لە مامۆستایانی ئێمە کە ئەندام ئێکێکیان ئەندامە لە لای ئێمە لە ڕێکخراوەکەی ئێمەدا وەکو یەکێتی زانایان ئێکێکیان ئەندام نەبوو و دیارە بانکران بۆ ئاسایش بڵێن لە پێشینەوەیان لێکرا و ئێمە هەر یەکسەر ڕاستەوخۆ ئێمە پەیوەندیمان کرد و بە ئاساییشەوە کە نابێ بۆچی لە پێچینەوەتان لێکردوون و لەگەڵ ئەوەشدا ئیطلاعمان هەبوو و ئاگادار بوون بەسەر ئەوە کە یەکێک لە ئەندامەکان ئەوەی کە بانگهێشت کراوە کە لە پێچینەوەشی لێکراوە کە ئەندامیش نیە لە ڕێکخراوەکەی ئێمەدا ئێمە بەبێ فەرق و جیاوازی هەڵساوین بەوەی کەوا داکۆکی بکەن لە هەر مافێکی هەر مامۆستایەک و هەر زانایکی ئاینی لەم شاری سلێمانەدا هەبێ خوا نەخواسە ئەگە سوکایەتێکی پێ بکرێ ئێمە بە جواب هاتوین لەسەری و بە جوابی ژێ لەسەری بەڵام وەکو کە ئەڵەی کە جەنابەت ئاماژەت بەوە کرد بۆ ئەڵەی ئێمە من وەکو لقەکەی خۆمان ئیطلاعم هەیە بەسەری ئەزانم چیمان کردووە چیمان نەکردووە تا چەنێ خزمەتمان کردووە تا چەنێ پەیوەندیەکانمان لەگەڵ دەرەوەی خۆماندا هەبووە بڵێن وەکو بڵێن بۆ نمونە ئێستا سێرەکەی زانایانی ترمان هەیە بڵێن بۆ نمونە وەکو ڕێکخرا و وەکو کە پێوەستن بە حیزبەکانەوە زۆر اعتیادی ئێمە ڕەبت و پەیوەندی و علاقەیەکی زۆر باشمان هەبووە و ڕاگۆڕنەوەیکی باش هەبووە حتا یەکێتی زانایان لەگەڵ حیزبەکاندا لەگەڵ حیزبی ئەلمانیدا لەگەڵ حیزبی ئیسلامیدا ئێمە لێرە ڕەبت و پەیوەندی علاقە و هەروەها ڕاگۆڕنەوەیکی زۆر باشمان هەبووە و زۆر جار لە ئەو حەدەس و ڕووداوانەی کەوا ڕوویداوە لە شاری سلێمانیدا بۆ نمونە لە حەڤەی شوباتە لە کاتێکا کە ئەو ڕووداوە هات بەسەر شاری سلێمانیدا کە شتێکە کە ئەمە لە یاد ناچێ ئێمە وەکو یەکێتی زانایان هەڵساین بەوەی کە بکەوینە نابینەوە حتا بە شێوەیە کە مامۆستایانمان ڕۆشتین لە شوێنی لەو شوێنانەی کەوا فیشەک ئەتەقێنرا لەو شوێنانەی کە بەرد ئەهێوێژدا کە ڕۆشتوین بۆ ئەوەی کە بچین سوڵحی ئەو خەڵقە بکەین بەغەیری ئەوەش ئەنجا بڕۆینە لای ئەم لای حیزبەکان هەر هەمووی سەردانمان کردوون حتا کارەکە گەشتوتە ئەوەی کە ڕۆشتین لێرەکە بە نوێنەرایەتی هەموو شاری سلێمانی وەکو زانایانی هەموو شاری سلێمانی ڕۆشتوین سەردانی سەرۆکی هەرێممان کردو ئەو کاتە بە تایبەت کە قسە و باس و گفتوگوی لەگەڵا بکەین بۆ چارەسەری وەزعەکە یعنی ئەمانە هەمووی کراوە و زۆر شتانی زۆر باشە دوادرە گەڕێم وڵات مامۆستا نەرمین جەنابەت ئەگەر پرسیارە لەسەر ئەوە بکەین ئایا ئەو ڕێکخرا و تۆڕ و بڵین دەستگا و سنتەرانەی کە لەم دوایە زیاتر برەویان پێدرا و زیاتر بوو نوژمارەیان زیاتر بوو ئەوانی کە لە بواری بانگەوازی و بڵین ئاینیدا کارەکەن بەڕای جەنابەت تا چەند کاریگەریان لەسەر کۆمەڵگە هەم بووە بە ئاڕاستەیەکی ئیجابی و چاک لە بواری بڵین ئاشتی کۆمەڵایەتی لە بواری پێکەوە ژیان لە بواری گەشە سندنی تاگ لە کۆمەڵ لە هەرێمی کوردستان.
بەناوی خی گەورە مێرەبان دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و قسە و باسکردن لەسەر ئەم بابەتە کە ئێستا کۆمەڵگەی خەڵکی کوردستانی پێوە سەرقاڵە. پێشەوەی بچمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت، تێبینیەکەم لەسەر پرسیارەکەی جەنابەت هەبوو کە لە مامۆستا شاخەوانت کرد بەنسبەت سانسۆرخستنە سەر وتارەکانی مامۆستایانی ئاینی لە هەر شوێنێکی کوردستانە کە هەبن. بەڕاستی متابعکردنی جۆری وتاری مامۆستایانی ئاینی ئێمە ناڵێن وەزارەتی ئەوقاف ناتوانێت بیکە، بەڵام ئەکرێ وەزارەتی ئەوقاف و دەسەڵات هاوسەنگیەک ڕاگرێ لە دانانی سانسۆر لەسەر ئەو شتانی کە لە کۆمەڵگایە ڕوئەیە. بەڕاستی بۆچی تەنها مینبەرەکان و تەنها مامۆستایانی ئاینی سانسۆر بخرێت و چۆنەڵێ وردبینی هەبێ لەسەر وتارەکان وەکو هەموو دەستگاکانی تر هاوڕێی لەگەڵ وەزارەتی ئەوقاف و لایەنە پەیوەندی دارەکانی دەسەڵات مامۆستایانی ئازادی زیاتریان پێ بدرێ وەکو شەریحە و بڵین باز لە ڕۆژان ممسانەکرێ، باز لە ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنیەکرێکە بێ بواری کاری ئازاد و بەلایانی کەم و قسەی ئازادیان هەبێ کە لە چوارچەوەی سنوور و ئازادی گشتیدا تەنەپڕێت لەگەڵ کوامان توانی مامۆستایانی ئاینی لەبەرەوەی کەوا کارمەندی وەزارەتی ئەوقافن، کەواتە وەزارەتی ئەوقاف و دەسەڵات یا حکوومەت لەبەر ئەوەی کەوا خۆی ڕێگەی پێداون وەکو وتاربێژێک وەکو مامۆستایەکی ئاینی ڕۆڵیان هەبێت لە کۆمەلگا بە هەمان شێوە ڕێکخراوەکانیش کە ڕێگەیان پێدراوە لەلایەن دەسەڵاتەوە، کەواتە پێویستە ئەم ڕێکخراوانە ئەم مامۆستا ئاینیە بەڕێزانە کە خراونەتە سەر مینبەرەکان ئازاد و دەستکراوە بن لەو شتێک کە پێشکەشەکەن. مامۆستای ئاینی لەناو کۆمەلگایە دائانیشی هەڵسوکەتەکە ئەزانێ کۆمەلگا پێویستی بە چ ڕێنمایەک و چ جۆر و هوشیارکردنەوەیەکەیە. بۆیە من مەبەستم زیاتر لە مەسلەی سانسۆرەکە بوو، لەوەی کەوا کاتێک کە سانسۆر ئەخرێتە سەر مامۆستایانی ئاینی بە هەمان شێوە هاوسەنگیەک ڕابگیرێ لەوەی کەوا سانسۆر بخرێتە سەر بەتایبەتی وەزارەتی ڕۆشنبیری بابەتە خوێنراوە بیسراوە بینراوەکان و تیڤیەکان کە بە جۆرەها شت بڵاو ئەکرێتەوە سانسۆریشی لەسەرنی ئەمە کێ لێی بەرپرسە. دواتر لەسەر مەسلەی لابردنی مامۆستایانی ئاینی، ئایا مامۆستایانی ئاینی وەزارەتی ئەوقاف لەسەر چ ئەساسێک مامۆستایەک لە ئەبە مامۆستایەکە خاتە جێگای؟ یعنی ئەگەر وەزارەتی ئەوقاف لیژنەیەکی پسپۆری زانستی هەبێ بۆ بەداداچوون لەسەر ئەو مامۆستایانی کە تێبینی لەسەریان هەیە لەسەر ئەساسی ئاینی ئەو لیژنەیە بڕیاربات لەوەی کەوا چ مامۆستایەک پێویستە بمێنێتەوە چ مامۆستایەک پێویستە لا ببرێ. ئەگەر لیژنەیەکی پسپۆری زانستی تەقیمی مامۆستایەک بکات و دواتر مامۆستاکە لە کار لا ببرێ ئەمە ئەگەرێکی ئەوەی هەیە خەڵقەنەعەت کا بۆیەوە بەڵام وەکو مامۆستا شاخان وتی ئەو کەسانی کە لا ئەبرێن، یعنی تێبینیەکە لەوەدایە ئەو مامۆستایانە نین کە خەڵکانێکی بێ ئەزمون و خەڵکانێکی نەناسرا و خەڵکانێکی بێزانست بن. ئەگەر پرسیارێکی کە بکەین بڵین لە کاتێکا مزگەوت هەیە، لە کاتێکدا وتاری هەینی بەردەوام هەیە، لە کاتێکدا هەموو چالاکیە بڵین ئاینی و شەرعەکانی تر هەیە لە مزگەوتە، چ پێویستەکە ڕێکخرا و سنتەر و دەستگای بانخوازی تر هەبێت لە کۆمەلگا تا چۆن بە زەروری دەزانیت بوونی ڕێکخراو لە ناو کۆمەلگای ئەمڕۆ واقعەکە ئێمە تەسلیمی ئەو واقعە بین کە چەندەها ڕێکخراوی ناحکومی ئەمڕۆ دەسەڵات خۆی یان حکوومەت خۆی ڕێگەی پێداون و ئیجازەی پێداون کەوا لە کار بکەن. بوونی ئەم ڕێکخراوانە هاوکاریەکە یان دەستبارگرتنێکی مامۆستایانی ئاینی و مزگەوتەکانە، یعنی مزگەوتەکان خۆمان ئاگادارین کە لە ناو کوردستانە ئاژین، زۆربەی مزگەوتەکان ئەگەر تۆ دەرس و دەورێکی زانستی تیاابێ، دەرس و دەورێکی قورئانی تیاابێ، لەوانەیە وەکو چۆن مامۆستاکان و تارەکانیان سانسۆری لەسرە، مزگەوتەکانیش سانسۆری لەسرە. تۆ ناتوانانی بە ئازادانە لە هەر مزگەوتەکە بتەوێ وتارت هەبێ وشارکردنەوەی خەڵکت هەبێ، کۆکردنەوەی خەڵکت هەبێ لە مزگەوتەکان لە فەراغی چی ئەم کەواتە ئەمە ضرورەتی بوونی ئەم ڕێکخراوانە ئەوە دروستی کردووە کە ئێمە ئازادنی لە ناو مزگەوتەکانە، کەوا ڕێنمایی و وشیارکردنەوە و فێرکردن و ئاگادارکردنەوەی خەڵکمان بەلاوە ئاسان بێ. لەبەرەوەی مزگەوتەکان بە ڕوومانە داخراوە، کەواتە ئەمڕۆ ڕێکخراوەکان ضرورەتێکی ترن کە دەسەڵات خۆی ڕێگەیان پێ ئەیات و ئیجازەیان پێ ئەبەوەی کار و چالاکییان هەبێت و دەسەڵاتیش لە کاتێکا کە تۆ چی پێڕە و پرۆگرامی خۆتە بیت بۆ دەرهێنانی ئیجازەکەت لە بەڕێوەبەرایەتی ڕێکخراوە ناحکومیەکان. بەڵێ جەنابەت وەکو ئەمە پێچێت لە دڵسۆزییا بێ ئەڵی لەبەرەوە بڵین بەرتەس کراوی نەتەوانێت سنووری ئازادیمان لە مزگەوتەکان و بڵین هاوشێوەکانی ئەوە حقیقەتێکی لەبەرەوە بەڵام تۆمە لە دڵسۆزیە، بەڵام دوجار هەر خۆت بە دەستی خۆت ڕۆڵی مزگەوت کەم ناکەیتەوە لەم قەزێ لەم بابەتە. ئاخر من کەم نەکردوێتەوە، کەسێکی تر کەمی کردوێتەوە، من ئەمێ ئەو کەلێنە بە شتێکی تر بکەمەوە دەوری فعلی خۆی ببێنێت و ئەوەی وەکەوەی کە
لە ئاینی ئیسلامدا هەیە من پێم خۆشە بۆ ئاڕاستەی کارکرێ باشتر مزگەوتەکان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێگای زۆربەی بۆنە کۆمەڵایەتیەکانیش بوون نەک بۆنە ئاینیەکان یعنی لە مزگەوتە ژنمارە بڕاوە لە مزگەوتە وەلیمە کراوە لە مزگەوتە زۆربەی چالاکیە کۆمەڵایەتیەکان و سیاسیەکان و ئاینەکان لە مزگەوتە کراوە ئێستا مزگەوت تەنها بۆ ئەو ڕێگە پێدرێکە نوێژی تا بکرێت دوای نوێژەکان دەرگای مزگەوتەکاندا بخرێ هیچ چالاکیەکی تیا نەکرێ ئەمە وای کردووە بیر لە پرۆژەی تر بکرێتەوە بیر لە دروستکردنی سنتەر بکرێتەوە لە دروستکردنی ڕێکخرا بکرێتەوە بۆ ئەوەی لەو ڕێگایەوە بتوانین بانگەوازی خۆمان بکەین و ئەدای کاری خۆمان بکەین لەناو کۆمەڵگایە. سپاس بۆ بەڕێزت دەستخۆش دکتۆر ئەگەر بێمە لای بەڕێزت مامۆستا شاخاوان شتێکی جوانی ئاماژە پێگە من هەر ینی قەناعەتم وایە کە ئەوترێت زانای ئاینی خۆی لەوەچێت لە ڕووی زاراوی شۆڕ تاو نەبێت چکە تۆڵی زانای ئاینی خۆ هەر ئیسلام ئاین نییە ئەوە ئێمە ئاینی کەمان هەیە لە ئاینی مەسیحی ئاینەکانی تریژیانی بگرە ینی هەر لە مستەڵەحیشۆ ئەگەر جەناب تعلیقێک لەسەرەوە بێ بوترێت زانای ئاینی ئیسلامی بۆ بڵین وتار بێژان و مامۆستایانی یانەوەڵی مامۆسایانی ئاینی لەسەرەوە لە ڕاستیە ئەمە قاعدێکمان هەیە لا مەشاحەتە فی الاصطلاح گرنگەوە ئەوەی کەوا مەبەستە بوترێت و تێبگەی لە مقابل بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دائیمە زیاتر وشەی مامۆستا بەکاربهێنرێت باشترە چکە یەکەم شەر نییە هەرچی مامۆستا بوو هەرچی پێشنێژ بوو هەرچی وتاربێژ بوو هەر یەکێ لە ئێمە کە قساکەن لەبارەی مەسەلێک لە مەسائلە دینەکان یعنی ئێمە عالم و زاناین وإنما مامۆستایەکین لەم بوارەیە مەکە ئیمکانەتێک و توانایەکمان هەیە لەبەرەوە گەبووترە مامۆستای ئاینی یا تحدیدیشی بکەی بڵێ ئیسلامی ئەمە شتێکی باشە بەڵام کە ئەغلەبیەت ئیسلام بوو مسلمان بوو تۆ لە وڵاتێکی ئیسلامیە ئەغلەبیەت ئیسلامە دائما شتەکەوتە مامۆستای ئاینی یعنی یەکسەر غەلەبەی زەن بۆچە کە ئاینی ئیسلام مەبەستە ئەمما ئەگەر لە شوێنەکە يعني لێگۆڕان هەبوو مەسەلەن چەند ئاینێکی منافیسی یەکە بوو ئەوە لەو کاتە مەفروزە تحدیدی بکەی بۆی کەوا خەڵک بزانە کە تۆ مەبەستە چیە و مەبەستی کامێ ئەگینا هەموو ئاینێکیش مامۆستای خۆی هەیە زانای خۆی هەیە ئەوە لە ئاین یەهودی زۆر باشە پرسیارێکم ئەوەی کە لە مامۆستا نەروین کرد هەر ئەو پرسیارش حەزەکەم لە جەناب بکەمانێ بوونی ئەو ڕێکخراوانەی کە ئێستا هەیە لە بڵین لە ئاسی گشتیا لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێکخراوە بانخوازی و دەعاویەکان ئەوە تا چەند ینی کەلێنێک کە بوونی هەبێت لە کۆمەڵگە توانی بێتیان پڕی بکەنەوە و بەنیازن و بە ئامانجن خزمەتێک لەو بوارەوە بکەن بەڵام لە ڕاستیە من ئەتوانم بڵم بوونی ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی نەک بە وردکردنەوە چکە گەوردی بکەینەوە هەر ڕێکخراوە شتێکی لەسرە بەڵام بە شێوازێکی گشتی ڕێکخراوەکان بوونی ڕێکخرا بانگەوازیەکان خزمەت بە مزگەوت دەکات و تەواوکاری پەیامی مزگەوتە و ئەتوانن بڵم بردنە دەرەوەی کۆمەڵی کێشە و مەشاکیلە لە ناو مزگەوتەکانە دەرکردنی ئەو کێشە و مەشاکیلانە ئێمە هەمومان ئەزانێ ئاینی ئیسلام ئاینێکی زۆر فراوانە شتێکمان نییە کە بڵێ وڵات تەنها چەند مەراسیمێکە 1 2 3 4 هەمومان وەکو یەکەزانین کە ئەوەی هەمومان هەر بۆ شێوە تێگەن و هەمومان بۆ شێوان جامیەدەین بەڵکو ئاینی ئیسلام ئاینێکی زۆر گەورە و فراوانە چەندین زانا هەر لە سەردەمی کۆن و هەر لە سەردەمی سەحابە و خوان لە ڕازی بێ هەتاوەکو ئێستش چەندین مەذاهب چەندین مەدارس فکری مەذهبی فقهی ئەنوا و ئەشکال دروست بووە هەر یەکە ڕای و بۆچوون و جیاوازی هەیە تەنانەت لە ئوسلوبی بانگەوازکردنت لە ئوسلوبی گەاندنی پەیامەکەت جیاوازی هەیە لە بینی من و تۆیە تۆ پێت باشە ئەبەم ئوسلوبە بگەێندە من پێم باشە ئەبەم ئوسلوبە بگەێندە من حەزم بەم ئوسلوبەی تۆ نییە بە زەرەر یەزام تۆ حەزت بەوەی من نییە ئێمە ئەبینین سەردەمانێک بوو لە مزگەوتەکانی خۆماندا کۆمەڵی کێشە و مەشاکیل لە بینی خۆمانە هەبوو چونکە لێرە حەڵقەیەکی دەرز من دامەنا تۆ معارض بوو بەمەی من ئەم منهەجەی منێ بەدڵ نەبوو بە زەرەر دەزانی قەنەعەتت بۆوە نەبوو نەخۆت ئاهاتی نە خەڵکانێکی ژێر تۆش لەولا حەڵقەیەکی دورزەکە و لەولا چەندین کێشە و مەشاکیل لە مزگەوتەکانە دروست ئەبوو بەهۆی ئەمەوە بەڵام ئەگەر بێت و ئەمانە ببینە دەرەوە من خاوەنی ڕێکخراوێکی خۆمم چۆنم ئەوێت چۆن بە باشی ئەزانم بەم ئوسلوبەی خۆم پەیام و بانگەوازی خۆم ئەگەن تۆش بە هەمان شێوە ڕێکخراوی خۆتت هەیە لەویا سنوورێکە بێ ینی تۆ سنوورێکە بێ و ئەگە پرسیارێکی کێش بکەین ناوەندەکانی فێرکردن ئەوە ئێستا بڵین خۆشبەختانە چەندەها ناوەندی فێرکردن هەیە هەر لە زانکۆ و پەیمانگاکان هەر تایبەتە بە خوێندنە ئیسلامەکان بواری شەریعە ئەوانە
ئەو کلێنە پڕ ناکاتەوە ئەو کلێنە پڕ ناکاتەوە چونکە ئەو لە سنوورێکی دیاریکراوە کاتێکی محددە یعنی چەند کاتێکی دیاریکراوە تێ لەسەر چەند کتێبێکی دیاریکراوە و ڕێژەیەکی دیاریکراوژ ئەخوێنی و هیچ حڕێتێکی ئەوە نییە کە تۆ لەو مەنهەجە دەربچی چونکە بۆ دانراوە لە وەزارەتەوە کەوا مەنهەجی ئەم قۆناغا ئەم کتێبە ئەو کتێبە ئەو کتێبێ ئەوە بوترێتەوە بوتێتەوە لەوە زیاتر ناتوانانی دەربچی و ناشتوانانی حەقی خۆی پێ بدەیت لەوە زیاتر بڕۆیت لە سنوورێکی دیاریکراوە بەڵام قەزی ڕێکخراوەکە تۆ کاتێکی زۆر فراوان ئازادێکی زیاتر و ئەو خەڵکەی کەیت بە حڕێتێک وەیە بۆ مەبەستی تێگەیشتن و فێربوون لەو مەبدایی کە تۆ ئەتەوێ بانگەوازی بۆ بکەیت بۆ ئەوە دێت لەبەرەوە ڕێکخراوەکان کە لە دەرەوە هەن من پێم وایە ئەمە خزمەتکردنە بە مزگەوت خزمەتکردنە بە بانگەواز بە مەرجێک هەوڵ بدرێت تەفاهم و لێک نزیکی و هەماهەنگیەکیش لە تۆ هەز ناکەی لە داهاتووە لە دواوی کە بڵین بە قەرارێکی سیاسی وەکو پێشتر مامۆستا شاخەوان باسی کرد دوجار فشارێکی تریش نەهێنن بۆ سەرم ڕێکخراوانە بڵێ من بیستمە لە ئاسی باڵای بڵین دەسەڵاتی ئیداری کە تایبەتە بڵین بە وەقاف و بە کەباری ئیسلامی و لە حکومەتە باسی لەوە کردووە کە ینی چ کەناڵ چ دەستگا چ ڕێکخرا و هی بانگەوازی چ پێویستێکا لە کاتێکە ئێمە زۆری نەما موسڵمانین و پێویستمان بەوە نییە ئەنی دوجار ئەمە وا ناکە فشاری زیاتر دروستکرێ باڕاستی ڕێکخراوەکان کە تایبەتن بە بانگەواز و بەرتەس کرێتەوە ڕۆڵە ئێمە ئەگە قسە لەسەر ئێستا بکەین نە قسە لەسەر ئەگەرەکان بەڵام ئەگەر ئەو ئەگەرە هەش بێت گریمان ئەو ئەگەرە هەیە کەوا بیانەوە کارێکی وا بکەن بەڕاستی ئەمە کارێکی غەڵەت و ئێمە توانین لەو کاتەیە ئەزانین چۆن بەرەنگاری ئەم تەوژمە ببینەوە چونکە بوونی ڕێکخراوەکان بۆ تێگەیشتنە بۆ وعی کۆمەڵایەتیە بۆ تێگەاندنی تاکەکانە لە هەڵسوکەوت لە ڕەفتار لە مامەڵەکردن لە تێگەیشتن لە هەماهەنگی لە پێکەوە ژیان ڕێکخراوەکان بۆ ئەوەیە خۆ ئەگونجەیە ڕێکخراوێکیش هەبێ ڕێکخراوەکەی بۆ لە ئاستێکی خراپا بەکاربیێنێ ئەوە لەگەڵ خۆیان حساب بکرێ یعنی ئەو ڕێکخراوێکی دیاری کراو سانسۆری بخرێتە سەر ڕێگری لێ بکرێت لەبەرەوەی کەوا ڕێکخراوەکە بەکارهێنێ لە شتێکا کە پێچەوانەی مەبادی ڕێکخراوەکەیە پێچوانەی مەبادی گشتی وڵاتەکەیە ئەمە بابەتێکێ ئەمە ئەگە بیانە بە شێوازێکی گشتی پێم وانە کە ئەم هەنگاوە بدرێت چکە ئەم هەنگاوێکی زۆر هەڵەیە و کۆمەڵی کێشە و مشاکلی کۆمەڵاتی سیاسی لە ناوڵاتەکە دروستەکە زۆر باشە سپاس و بەڕێزت مامۆستا شاخەوانەوەکو دابێژێک پێشتر باست لەوە کرد کە ئەو تەداخولە سیاسی کە هەیە تەحکومی کردو بەسەرەوەی کە وتاربێژێک لا بدرێت و دانێت لا نەبرێت ینی هیچ تەقیم لەوە نەکراوە کە ئەمە تا چەند سەرکەوتووە تا چەند بە گوێرەی پێویست و خەڵک لێی ڕازیە و هیچ کێشەیەکی نییە و لای ژەبرێت ئەمە کاریگەری چییە ئەمەی دروست کردووە ئێوەش وەکو وتاربێژان و وەکو ڕەخنەیەکیش لە یەکێتی زانایان ینی وەکو لێدوانەکانن ئێمە لە ئاسی باڵاکە لەم ماوەیە بیستمان باز لەوە کرد ینی ئەوەندەی پشگیری ئەو مامۆسا ئاینەکە لە کار لادراوە لە وتار لادراوە کە مافێکی خۆیەتی وڵە هیچ بەڵگەی گشتنێ لەسەر کار لادانم ئەوە پشگیری و لێدانە لەوە پشگیری نیە لێ طبعا ناکرێ ئێمە تعمیمی یەکێتی زانایان بکەین بۆی کە پشتی تەڕافێکەگرێت لەم قەزەیە ئەتوانین بڵین زیاتر هەندێک شخصە کە لە حیزبێکی تایبەتەوە نزیکە بە ئەجیندای و حیزب ئەجوڵێتەوە و لە ڕابردوشدا لە ناوێکێتی زانایانشا پێوەی دیار بووە و خۆشی شەرم ناکات لەوەی کە سەر بەو حیزبەیە و کاریشی بووەکە و مافێکی خۆیەتی بۆ خۆی هەرچیەکە کەیفی خۆیەتی بەڵام ناکرێ ئەو کەسەی کە خۆی بە نوێنەری زانایان ئەزانەیە خۆی بە نوێنەری مامۆستایانی ئاینی ئەزانێ خۆی بە دیفاعکرد لە مامۆستایانی ئاینی ئەزانێ لە کاتێکدا کە هەڵبکوتێتە لەسەر مزگەوت ئەنی مامۆستای ئاینی تەقی لێکرا خۆ مامۆستای ئاینی ئەمنی کۆمەلگای نەشێوانەوە مامۆستای ئاینی بەردەوام لە خزمەتی خەڵکا بووە تەقی لێکراوە لە ماڵ و منداڵی ترسێنراون ئێڕهابیان بەرامبەر کراوە مامۆستای ئاینی هەوڵدراوە ڕیشی بسووتێندرێ مامۆستای ئاینی شەهید کراوە مامۆستای ئاینی هەڵیان کوتاوەتە سەر مزگەوت کە پیرۆزترین شتە لای ئینسانی مسلمان لەم کاتەیە من ئەو کەسانەی کە لە یەکێتی زانانیش بەڕاستی بەو جۆرە هەڵسوکەوتیان کردووە ئەوە قسەیەکی قەڵب و کارێکی قەڵب بەسەر بەخۆیەتی ئەگەرنا یەکێتی زانایان قەناعەتم وایە چۆن هەر ینی بەم تەریخە و بەم ڕێگای ئەوە هەر بڵێن ئەمە ئیشی چەند کەسێکە و دوجار ئەوان ئیشی خۆیان بکەن و کاری خۆیان بکەن و بەرتەسکی کاری
بڵین دروستی ئەوە بنەوانێ ینی لەبیری ئەوانین کە ڕێکخراوە دروست ئێمە بۆ خۆمان ئەندامی یەکێتی زانایانین ئێمە ئەندامی یەکێتی زانایانین ئەندامی یەکێتی زانایان هەر لە هەندێک شخصانە بێت کە پێیان وایە ئەو ئاسایشەی کە هەڵی کوتاوەتە سەر مزگەوت و بێڕێزی بەرامبەر مامۆستایەکی ئاینی و مقدساتی لە 1995 مسلمانی کوردی کردووە مامۆستایانی ئاینی هەمووی پێی وایە کارێکی هەڵەیە بەڵام کەسێک کە باگراوەندێکی حیزبێکی تایبەتی لە پشتە کار بەو باگراوندا ئەکات پێی وایە مامۆستای ئاینێ بێ بە خۆیان بچێتەوە ئەوە بۆ خۆی هەڵەیە ئێمە پێمان وایە ئەو کەسە هەڵەیە نەک یەکێتی زانایان لە کۆتاییدا هەڵەکە هەڵی یەکێتی زانایان نییە هەڵی شخصێکە دوو شخصە لەواچێ کۆنگرە بە کۆنگرە یەکێتی زانایان پاکتر بێتەوە کە ئێستا الحەمدوللا ئێمە بۆ خۆمان لە سنووری سلێمانیە ئەوە جەنابی مامۆستا لێرە تەشریفی هەیە لە لەقی سلێمانی ئێمە بۆ خۆمان لیان ڕازین و شانازی ژەکەین کە لێرین بەڵام ئێمە کێشەکەمان لەوەدایە بەڕاستی کاتێک کە ڕۆژنامەنووسێک بێڕێزی بەرامبەر بە قورئانەکات بێڕێزی بەرامبەر مزگەوتەکات بێڕێزی بەرامبەر پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام هەرچی ڕۆژنامەنووسەیە لێی دێتە جواب ئەڵێن ئەوە ئازادی ڕۆژنامەگەریە بێڕێزیکردن بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەڵێن ئازادی ڕۆژنامەگەریە بێڕێزیکردن بەرامبەر میحراب ئازادی ڕۆژنامەگەری باشە مامۆستایەکی ئاینی لە 10 ساڵی خەتیبیدا بۆی نەبێ هەڵەیەک بکات مامۆستایەکی ئاینی ئەخر مامۆستایانی ئاینی بەڕاستی بەردەوام لە خزمەتی کۆمەڵگادان مامۆستای ئاینی وەکو دکتۆر نییە دکتۆر لە غەیری دەوامەکەی خۆیدا لە غەیری وەزیفەکەی خۆیدا عیادەیەکی دانا و خەڵک بە پاران چێ بۆ لای مامۆستای ئاینی لە ماڵەوەی خەڵک دێ کێشەی تەلاقی بۆی چاکە بەبێ پارە هەندێک مامۆستا ناکە وەزعی مەعیشیان زۆرجار خراپە پارێکیانە دەنێن دیارییانە دەرێ مامۆستای ئاینی بەردەوام لە خزمەتی خەڵکدا بۆ نیکاحکردنیان بۆ ناونانی منداڵان بەشەوە بۆ سەر قەبران بە ڕۆژە بەردەوام لە خزمەتی و خەڵکەدایە ئەوەندەی کە مامۆستای ئاینی تێکەڵی ئەو جەماوەرە بووە ئەوە هیچ شەریحەیەکی ترەوەندە تێکەڵی جەماوەر نەبوو بەڕاستی بۆیە ئێمە ئەڵێن وەکو چۆن ڕۆژنامەنووسێک کە هەر قسەیەکەکە قسەکەی هەر چۆنێک بێت ڕۆژنامەنووسان دیفاعی لێکەن و بۆی لێکەدەنەوە کە ئەمە ئازادی ڕۆژنامەگەریە بایەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کاتێک کە مامۆستایەکی ئاینی هەڵەیەکی کردووە کە پێمان وایە ئەمەی کە ڕوویدا لەم چەند ڕۆژەیە هەڵە نییە هەڵەیەکی کردو با لیژنەیەک لە یەکێتی زانایان پێک بێ بە دۆدەچوون بک بۆ ئەو کارە بۆ هەردوو لا کێ تاوانبار بۆایە ئایا ئەو حیزب من ناڵێم حکوومەت چونکە نە حکوومەت لەم قەزەیە تاوانبارە نە وەزارەتی ئەوقاف تاوانبارە لەم قەزەیەکە لە هەولێرا ڕوویدا چونکە ئێستا شتێک نییە بە ناوی وەزارەتی ئەوقافەوە کە بێلایەن بێت وەزارەتی ئەوقاف حیزبێک بەڕێوەیە بە حکوومەت حیزبێک بەڕێوەیە بە ئەو کەسەی هاتووتە سەر مزگەوت حیزبێک بووە وەزارەت نەبوو حکوومەت نەبوو بەڵام یەکێتی زانایان ئەڵێن با لیژنەیەکی پێک بێنایە بۆ دیفاعکردن لەو مامۆستای ئاینیە منەگەر یەکێتی زانایان بە بەڵگەوە بۆم بسەلمێنێ هەر مامۆستایەکی تریشکە ئەمە خەتای هەیە لە وتارەکەی ئەبێ لا ببرێ باشە مامۆستایەکی ئاینی قوتابیەک لە قوتابخانە تا 3 جار ئینزار نەکرێت فەسڵ ناکرێت مامۆستایەکی ئاینی بەبێ ئاگادارکردنەوە وەزیری ئەوقاف پێش چەند مانگ تەسەڕوبی کردووە سەوتێک ئەڵێ ئەو مامۆستایانەی کە نەهاتوون بۆ ئەم دانیشتنەکە من بانگێشتم کردوون ئەبێ دەریان کەم باشە ئەمە هەڕەشە نەبێت چییە ئەمە مۆزوعێک نییە کە مامۆستا ئاینی خزمەتی خەڵکی نەکردووە ئەمە مۆزوعێک نییە مامۆستایانی ئاینی بەردەوام لە خزمەتی نیشتیمانە بوونە لە خزمەتی ئەم خەڵکەیە بوونەوە بە واجبیشی ئەزانین کە ئێمە بەردەوام لە خزمەتی خەڵکی خۆمان و مزگەوتی خۆشمانابین و چونکە ئەمنیەتی وڵاتی ئێمە زیاتر پێویستی بەوەی ئێمە یەکتری قبول بکەین ڕێز لە یەکتری بگرین ڕێز لە بیر و بۆچوونەکانی یەکتری بگرین باوسا محەممەد جەنابەت وەکو باوسا شەخەم باسی ئەوەی کرد کە ئەوە یەکێتی زانایان و بە کۆنگرە و بە کۆدەنجی بڵین هەموو مامۆستایانی ئاینی و تاربێژان چ بڵین پێشنوێژان کۆنگری خۆیە بەسێت و خەڵکێک ئەپاڵێت و هەڵەبژێرێت کە سەرپەرشتی ئەو ڕێکخرا و ئیداری بکەن ئەم شتانە کە ڕووەیات ئەم لێرە و لەوێ ئەو بابەتانە کە مامۆستایەکی بەتوانە لە وتا دوورەخرێتەوە و یەکێتی زانانەوەکو پێویست هەڵوێسەی نییە کاتیەوە نییە داوا بکەن کە کۆنگرێت بەسرێت و وەکو مامۆستاوەتی بە چەند کۆنگرێ بە کۆنگرێکی تر جارێکی تر چۆنەڵێ پتەوتر و باشتر بێت بەڵێ
دیارە من پێش ئەوە کە وەڵامی ئەو پرسیاری بەڕێز بدەمەوە پێم باش بوو یعنی کە بڕێستان وەکو نوێنەرێکی وەزارەتی ئەوقاف یان نوێنەرێکی وەزارەتی ئەوقاف لێرە ئامادەیی هەبووە یعنی بۆی کە چەند پرسیارێکیش ئاراستی ئەو بکرابێ ئێمە وەکو یەکێتی زانان ئێمە خۆمە گلەیمان هەیە لە وەزارەتی ئەوقاف بەڵام دیارە لایەنە ئیداریەکەی ئەو لێپرسینەوە لە زانانی ئاینی لە مامۆستانی ئاین لە خەتیبەکان لە ئیمامەکان لە هەر یەک لە لەو کەسایەتیانەی کە لە ناو مزگەوتەکانە کاریان هەیە ئەوە ڕووە ئیداریەکەی پەیوەندی بە ئێمە نییە پەیوەندی بە ئەوقافەوە هەیە بە بەڕێوەبەراتیەکانەوە و بە وەزارەتەوە ئەمە شتێک کراوە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە بە جواب بین و ینی هەڵوێستمان هەبێت لە بەرامبەر ئەوەی کەوا هەر سوکاتیەک هەر دەستدرێژیەک ئەکرێتە سەر مامۆستایەکی ئاینی کە ئایا یان هەر حرەمی هەر مزگەوتێک ئەشکێندرێ وەکو ئەوەی کە لە هەولێردا ڕوویدا کە بەڕاستی ئەوە بەڕاستی کارێک بوو نەک یەکێتی زانان هەر خەڵک ینی بەگشتی ئەوەی پێ ناخۆش بوو شتێکی کە شتێک بوو کە ینی کارێکیان ئەنجامدا بۆ داهاتوو مەترسی زیاتر دروست ناگا بەڵێ کارێکیان ئەنجامدا کە ئەسڵ ینی هەر بە کورت و مختصر بڵێن سەردەمی حکوومەتی باسی بیرهێناینەوە ینی نەئەبوو ئەوە بکەن ئاسایش یعنی چی ئاسایش یعنی دروستکردن و پێکۆنانی ئاسایش و ئارامی لە هەرێمەکەدا بەگشتی و بە تایبەتی لە مزگەوتا چکە مزگەوت شوێنی چییە شوێن و مەنزڵگایە بۆچی بۆ ئاسایش و ئارامی خەتیبەکان و مینبەرەکان شوێن و مەنزڵگان و جێگەیەکن پێگەیەکن بۆچی بۆ گەیاندنی ئەو ئاسایش و ئارامی و ئەو سلمی و ئاشتیە چونکە لە مزگەوتەوە سلم و ئاشتی چۆنەڵی بڵاوە دەکات و تەشەنە ئەکا ئیسلام لە سلم و ئاشتیەوە هەت بەڵێ دەست خۆش پێ وانییە ویستێکی سیاسی هەبێت بۆ چۆنەڵێ بەگشتدا یەکداکردنی هەندێک لە مامۆسایان بۆ نمونە مامۆسایەک لابات یەکسەر ئۆتۆماتیکی دانێشی تری بۆ ڕەوانەیەەکە و خەریکە یعنی کێشەکە لەوە دوورە خاتەوەی خاتە نێوان قاڵبێکی نێوان دوو کەسەوە ئاسێکی کۆمەڵایەتی بۆ دروستەکە ئەمە تا چەند مەترسی کاگ یاعقوب یەک شت هەیە لێرەدا ئێمە ئەوە ڕاستکەینەوە بەڕاستی ئەوە مەسئلەی سیاست دڵنیا بە ئەمە دەستێکی سیاسی لە پشتیەوە هەیە کە ئەوێ ئەو گۆڕانکاران دروست بێ ئەگینا من هەر یەکشت با بڵێن باشە من وەکو کە باس لەوەکەین ئەمە حەقیقەتەکان و ڕاستیەکان بڵێن باشە ئەگە سەیری پێگە کۆمەڵایەتیەکان بکەین نابێ ئەگەر خەتیبێک چۆ سەر مینبەر ئەگە تەشیری کرد بە هەر شخصیەتێک بە هەر کەسێک جوێنی دا قسەی ناشیرنی کرد ئەبێ لێ پێچینەوەی لێ بکرێت ئەبێ اینجا ئایا وەزارەت بانگی ئەکا ئایا بەڕێوەبەراتەکە بانگی ئەکا نەک ئاسایش بنێرنە سەر مزگەوتەکە ئێمە قەت وەکو یەکێتی زانانیش حتا ئەو ڕۆژە کە ئەو حەدەس و ڕووداوانە ڕوویداوە لە هەولێردا یەکێتی زانان مەکتەبی تەنفیزی ئەوەتانێ سە لە بەردەستمایە کە بەیاننامەی خۆیان دەرکردەوە و ئیدانەی وەزعەکەیان کردووە و ئیدانەی ئەویان کردووە کە هەڵیان کوتاوەتە سەر مزگەوتەکە بەو شێوەیە کە ئەمە لە ئاکار و خوو ڕەوشتی ئەم گەلەی ئێمە نییە نەئەبوو بکرێ بەڵام لێرەدا بڵێن چی یعنی ئەو جۆرە کەسایەتیانە کە دیاری کراون بۆ ئەو شوێنانەی کەوا ئاسایشی وڵاتەکە بپارێزن ئەو کەسایەتیانە دەبوو کەسایەتیەک بێت کە بزانێ ینی کە ئەچێ هەڵەکتێتە سەر مزگەوت بزانێت چۆن هەڵەکتێتە سەر مزگەوت بە ڕێزێک و احترامێکی زۆرەوە بەڵام ئەمە لەولایەوە بینە سەر ئەوە کۆی کە باسم کردیانی ئەگەر بێت و سەیری پێگە کۆمەڵایەتیەکان بکەین مامۆستا هەیە سێرەکەی لەسەر مینبەر تەشیری زۆری کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ بانگیش نەکراوە لە پێچینەوەشی لە نەکراوە بەڵام مامۆستاش هەیە سێرەکەی تەشیریشی نەکردو بەو حەددە یعنی بەنیو ئەوەنەی ئەو مامۆساش تەشیری نەکردو بانگیش بان کراوە یان بڵێن بۆ نمونە دوور خراوەتەوە لە وتاربێژیەکەی ئەمانە ئێمە ئەوکەیەکی دیزانان ئێمە هەڵوێستمان هەبوو لە بەرامبەریان بەڵام ئێمە ڕێکخراوێکین و هەڵوێستی ڕێکخراوەیمان هەیە هەڵوێستی تر ئەکەوێتە سەر وەزارەتی ئەوقاف و ڕۆ ئیدارەکەی ئەوەی کات ئەو ئەنجامی ئەدا من بۆیە ئەو پێشنیارەمەوە بە پێویستم زانی کەوا دەبوو لێرەکە نوێنەرێکی وەزارەتی ئەوقاف لێرەکە ئامادە بووایە بۆی ئەو پرسیارانەی ئاڕاستە بکەی و بزانین چۆن وەڵامەداتەوە بەڵێ زیاتر مەبەستمان ئێمە شەریحە و بڵین ڕێکخرا و دامەزراوە مەدەدیەکانە بڵین بەدەر لە حکوومەت دەستخۆش وەکو ببوورە کاگ یعقوب وەکو ڕێکخرا و ئێمە وەکو یەکێتی زانان وەکو مامۆستای بەڕێز مامۆستا شەخاوەن ئاماژەی پێکرد ئێمە وەکو یەکێتی زانان لە هەرێمی کوردستاندا ئەو دەورەی ئێستا کە هەیە الحەمدولله هەموو فکر و ئایدۆلۆژیەکانی بەخۆی کۆ کردوێتەوە واتە لە زانایانی ئەوانەی کە لە حیزبی علمانی هەنگاوێکی باشی ناو پێویستە هەنگاوێکی زۆر باش داوە و لێک تێگەشتێکی زۆر باش هەیە و ئینسیجام و تێکەڵایکی زۆر باش هەیە زۆر جیاواز لە جاران کاتمان کەمە ئەگەر مامۆستا نەرمێنیش تا چەند پێ وایە بڵین
بۆرد و دروستکردنی بۆرد و ئەنجومەنی گەورە بۆ ئەم ڕێکخراوە بانخوازی و داعویانە لە هەرێمی کوردستان دروست کرێت بە قازانج و بە سوود بە کۆمەڵگەشکێتەوە تا چەند پێ دوایە بەو شێوەیە بکرێت. بەڵێ طبعا بەنسبەت پرسیارەکەی پێشەوە کە لێت کردم کاریگەری ڕێکخراوەکان یا ضرورەتی بوونیان کات نەبوو وەڵامی تاوت بەمەوە بە یەک نمونەی بچووک وەڵامی ئەو پرسیاری پێشوو ئێمەوە کە لەسەر ئاستی سلێمانیە ئێمە کۆمەڵی ڕێکخراوی ئافرەتان کۆبووینەوە بە ئایدۆلۆژیای جیاواز بە ئایدیای جیاواز بە بیر و بۆچوونی جیاواز یعنی لەگەڵ دەستخۆشیم بۆ ئەو سنتەر و کۆمپانیا و کەسایەتی و دەوڵەمەند و مۆڵانەی کەوا هاوکاریان کردین بۆ ئەو مەبەستە هاوکاریەکی زۆر باش و زۆر گەورە لەسەر ئاستی سلێمانی بۆ کەمپەکانی خانکێ و شاریا کە ئەوانە بە دروستکردنی هەزاران پاکێج بۆ هاوکاریکردنی ئەو کەمپانە دواتر کەمپی عربەت کڕینی ئازۆقە و جلوبەرگ بۆ کەمپی عربەت بۆ هەروەها بۆ کەمپی ئەوانەی ئاوارەکانی کە لە قەرەداغ بوون بوونی ئەم ڕێکخراوانە و هاوکاریکردنی ئەم ڕێکخراوانە بۆ ئەو کەمپانە و بۆ لێ قەوماوان و لە کاتی ناڕەحەتی و کارەساتەکانە ئەمە دەستباری ڕێکخراوەکانە بۆ حکوومەت و بۆ دەسەڵات کە ئێمە کار ئاسانیمان کردو لەگەڵ ئەوانە و هەوڵمانداوە بەشێک بین لە کەمکردنەوەی ئەو ناڕەحەتی و کێشانەی کە هاتووە بەسەر هەرێمەکەمانە کە ئەو ئەمە ئاوارە ڕووی کردو لە هەرێمەکەمان ئێمە توانیمانە هاوکاری دەسەڵات بکەین کەواتە بوونی ڕێکخراو ضرورەتێکە ئەمڕۆ ئێمە ناتوانین ئینکاری لێ بکەین. دواتر بە نسبەت پرسیارەکەی ئێستای جەنابتەوە دروستکردنی ئەو بۆرد و دروستکردنی بڵین ئەو هەماهەنگی لە نێوان بەڵێ هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکان و فراوانکردنی کاریان و یاخود هاوبەشکردنی کاریان ئەمە ضرورەتێکی ترە کە ئێمە پێویستە ئەگەر هەر ڕێکخراوێک لەوە پێشتر خۆی سربەخۆ کاری کردبێ ئەمڕۆ ئەگەر بتوانێت هاوکاری ڕێکخراوەکانی تر بکات بە تایبەتی ئەو ڕێکخراوانی کە کارەکانیان لەیەکەوە نزیکەن ڕێکخراو هەیە ڕۆشنبیری ڕێکخراو هەیە بانکخوازیە ڕێکخراو هەیە کۆمەڵایەتیە ئەگەر بکرێ ئەم ڕێکخراوانە کارەکانیان یەک بخەن هەماهەنگ بن بۆ خزمەتکردنی چینەکانی کوردستان بۆ خزمەتکردنی گەلی کوردستان یەک ڕۆڵی تری مامۆستایانی ئاینی بەڕاستی ینی ئەم باسمان نەکرد ئەوەیەکەوە مامۆستایانی ئاینی لە سەرجەم کۆنفرانس و کۆنگرۆ و وەرکشۆپ و دیبەیت و هینەکانە لە ئەخیری ڕاستپەردەکانە یەکێک لە ڕاستپەردەکان ئەوەیەکەوە مامۆستایانی ئاینی هەستن بە ڕێنماییکردنی خەڵک مامۆستایانی ئاینی هەستن بە وشیارکردنەوەی خەڵک مامۆستایانی ئاینی هەستن بە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لەسەر مینبەرەکان لە کارتی ڕوودانی دیاردەکانە ئەو دیاردانەی کە ئێستا شاراوانی لە کۆمەڵگەی کوردیا ڕوئاوەکو ئینتیحار و خۆسووتاندن و تەلاق و جیابوونەوە خیانەی زەوجی پەنا بۆ مامۆستایانی ئاینی ئەبرێهانان بۆ ئەبرێ کە مامۆستایانی ئاینی ڕۆڵی ئیجابی و ڕۆڵی زیاتر و ڕۆڵی بەرچاو ببینن لە هوشیارکردنەوەی کۆمەلگا و ڕێنماییکردنی کۆمەلگا بەڕاستی مامۆستایانی ئاینی هەمیشە حەڵقەیەکی وەسڵ بوون لە نێوان چینەکانی کۆمەلگایە بەوەی کەوا چینی هەژار بناسێنن بە چینی دەوڵەمەند و کێشەی چینی هەژار چارەسەر بکرێت لەو بینە ئێمە ڕۆڵی مامۆستای ئاینیمان لە یاد نەچێ هەر لە سەردەمە پێشوەکانەوە هەتاوەکوی ئێستاش بەوەی کەوا مامۆستایانی ئاینی ینی ئەمە جۆرێکە لە سوکایەتیکردن بە مامۆستایانی ئاینی مامۆستایانی ئاینی شێوازی تعلیماتی بۆ منێر درێ بۆ شێوازی وتاردانەکەی یا بۆ جۆری وتاردانەکەی وەکوتم مامۆستای ئاینی هەڵقوڵاوی کۆمەلگایە ئەزانێ کۆمەلگاکەی پێویستی بە چییە ڕۆژانە لە ناو سەدان و هەزاران خەڵکی ناو نوێژخێنی مزگەوتەکەی ئاژی ئەو ئەزانێ کێ هەژارە کێ نەخۆشە کێ نەدارە کی کێشەی هەیە کێ مشکلەی هەیە ئەو ئەزانێ کۆمەلگا پێویستی بە چییە لە بەڕێزت بڵین وەکو ئافرەتان پێویستە ضرورە بکرێت ینی ئافرەتی دیار و چۆنەڵێ پتە و باش و بەهێز و بڵین بانخوازی باش کە ئێستا پێچێ بۆ شێوێ نەبێت لە ئاسی پیاوانە ینی هەوڵێن بۆ ئەوە لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە دروست بکرێت یاتی لە ڕووی ئافرەتان و کەسی بەتواناتان هەبێ بۆەوەی کە دوجار قازانج بۆ کۆمەڵگە بشکێت بە دڵنیاییەوە ئێمە یەکێک لە ئامانجی تۆڕەکەی خۆمان ئەوەیەکەوە کارکردن بۆ دابینکردنی مافەکانی ئافرەت پێمان خۆشە ڕێکخراوەکان پێمان خۆشە وەزارەتی ئەوقاف پێمان خۆشە دەسەڵات گرنگی بە ئافرەتان بن بۆی ئافرەتانیشان بەشانی پیاوان بتوانن ڕۆلیان هەبێ بەڵام ئەوەی کە ئێستا ڕۆلیان وەکو پیاوان نییە من پێم وایە هاندانی پیاوان نییە یاخود نەهێنانە پێشەوەی ئافرەتان نییە بۆی ئەوانیش هەمان ڕۆلی خۆیان هەمان ڕۆلی خۆیان ببینن ئەگینا ئێمە فترێک لەمە پێش
وەکو وەفد چۆتە لای بەڕێز مەریوان نەقشبەندی بۆ ئەوەی کەوا داوای لێ بکرێ لە کاتی سەفەرەکانی حەج و عەمرەیان مرشیدی ئافرەتانیش هەبێ کە ضرورە تۆ کەسانی کە ئەچن بۆ حەج و عەمرە نیوەی پیا و نیوەی ئالوانێ زۆری ئافرەت بێ مرشیدی ئافرەتیان تیان نییە کەوا ڕێنمایی ئەو ئافرەتە بکە هەتاوەکو ئەدای واجبی خۆی بکات لێرەوە ئەڕوا هەتاوەکو یێتەوە کۆمەڵێ پرسیاری هەیە لەوانێ ڕووی نێبیکا کۆمەڵی کێشەی هەیە لەوانێ نەتوانێت لە پیاوەکەی لە مرشیدە پیاوەکەی بکە و چارەسەر بکرێ بۆیە پێویستە ئەنی تەنانەت داوای ئەوەشمان کردووە ئەو خوشکە بە ڕێزانەی کە یا قوتابیانی کە لە کۆلیجە پەیمانگا و کۆلیجەکانی زانستە ئیسلامیەکانەوە تەخەڕوجەکەن و کە ئێستا هەمووی لە ماڵە بە بێکار دانیشتووە لە مزگەوتەکانە ڕۆڵیان هەبێ ینی داواکارم تەنانەت لە لقی زانایانیشە ئەندامیان هەبێ بۆ ئەوەی کەوا چەندەها کێشە و مەشاکلی ئافرەتان هەیە ئافرەت لەبەر شەرم ناتوانێ بێتە پێشەوە و تەرحی کێشە و مەشاکلەکانی خۆی بکات و کێشە و مەشاکلەکانی خۆی یەکلایی بکاتەوە بەڵام ئەگەر لە مزگەوتێکە تۆ تێبینی بکات بە چەندەها مجێور لەسەر مزگەوتێک حسابە و داوامیش ناکەن و موچەش وەرەگرن چەندەها مەسەل مامۆستا ئیمامی هەیە خەتیبی هەیە چەندەها فەرمانبەر لەسەر مزگەوتێک تاعین کراوە ئەگەر ئافرەتانیش لەسەر مزگەوتێک تاعین بکرێن بۆ ئەوەی کەوا هەر ئافرەتانی ئەو گەڕک و دەوروبەرەی کە لە مزگەوتەکەەوە نزیکن کێشە و پرسیار و مشکلەیەکیان هەبێ ڕۆژێک دیاری بکرێ بۆ داوامکردن چەند ڕۆژە دیاری بکرێ بۆ داوامکردنی ئەو خەریجانەی کە هەیە هینی پەیمانگای ئیسلامیەکان و کۆلیژە ئیسلامیەکان بۆ ئەوەی ئافرەتانیش بتوانن کێشە و مەشاکلەکانیان بەرنە ئێوە لەوێ چارەسەری کێشە و مەشاکلەکانیان بکەن. سپاس بۆ هەرێک لە بەڕێستان هیوادارم پایامەکانتان گەیان بێ سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدولفەتاح حوسێن بەهێیی بەرپرسی ڕێکخراوی ئاڵای سپی بۆ پێکەوەژیانی ئاشتیانەوە هەروەها بەڕێز مامۆستا شاخەوان سیامە سووری وتاربێژ و هەروەها بەڕێز مامۆستا محەممەد کلکەسماخی نوێنەری یەکێتی زانایانی ئیسلامی لقی سلێمانی و بەڕێز مامۆستا نەربین مستەفا نوێنەری تۆڕی دەواازەی چاکە بۆ بانگەواز و ئاشتی کۆمەڵایەتی سپاس بۆ هەرێک لە بەڕێستان بینەرانی بەڕێز تا بەرنامە دەرفەتێکی تر بەخوای گەورەتانە سپێری لە کۆتاییشدا سپاس بۆ ئیدارە و بەڕێوەبەرانی مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی کە ئەم بەرنامەن لێرە تۆمار کرد و تا بەرنامە و دەرفەتێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.